هەر کاتێک کە برسێتی لە ناو کۆمەڵگەیە بڵاو بێتەوە بۆ منە داتاکانی پێش ساڵی 2020 واتە داتاکانی پێش کۆرۆنا دەتەوێت گرتوەکان کە بڵاویان کردو باسییان لەوا کرد لەسەر هەفتەی داتاکانی هەژاری ژنن و ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو قەیرانی کە باسمان کرد کە بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەویە هەر کاتێک برسێتی بڵاو ئەبێتەوە بە پێی و راپۆرتانەی هەیە هەمیشە ژنان لە سایەدا زیاتر برسی ئەبن لە پیاوان. ئەمە ئەو پەیوەندیە کە ئیکۆفێمینیستەکان یان دیدگای ئیکۆفێمینیزمیەت لێکی ئەداتەوە واتە هەر کاتێک قەیرانێک ئەو قەیرانانی کە بە تایبەت سیستەم دروستیەکە و ئەو کارەساتانەی کە پێیان نووتراوە کارەساتی سروشتی ناویان لێنراوە کارەساتی سروشتی کە کارەساتی سروشتینین بەڵکو دەرهاویشتەی سیستەمەکان کاریگەری لەسەر ژندا ئەنێ و کاریگەری لەسەر دۆخە ئابووری سیاسی کۆمەڵایەتێکی ژنانیش دانێ کاتێک کە قەیرانەکانی ژینگە دروستە بێ یان با بڵێن سەرچاوەکانی ژینگە کەم ئەبنەوە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژن هەیە بەرامبەر بە پیاو و ئەم کاریگەریش هۆکارە بێ بۆ ژن بۆچی چکە ئەم ژنە بەبوونی ئەو ڕۆڵە جێندەری کە هەیەی بەبوونی ئەو ڕۆڵە نەریتی کە هەیەی لەسەر ئاسی دنیا کە بە پلەی یەکەم دابینکردی پێداویستیەکانی خێزانەکەیەتی دروستکردنی خۆراکە بۆ خێزانەکەی بەبوونی ئەم بەرپرسیارەتی کە لەسەرەتی زیاتر کاریگەرتر ئەبێ بەو قەیرانانە و بەپێی ئەو داتانی لە ساڵی 2019 باس ئەکرێ کە نزیکەی 18 ملیۆن کەس لەسەر ئاسی دنیا ناچار بوون کە شوێنی نیشتەجێبوونی خۆیان نیشتیمانی خۆیان بەجێ بهێڵن بە بۆنەی قەیرانەکانی ژینگەوە باز لەوە ئاکرێت کە سەیەکی ئەم داتایانە ژنانن و ئێمە ئەوەش ئەزانین کە هەمیشە لە کاتی قەیرانەکانە لە کاتی جەنگ و بەجێهێشتن و ئاوارەبوونە ژنان ڕوبەڕوو ئەبنەوە بە برسێتی دەستدرێژی سێکسی گێچەڵ پێکردن دابڕانیان لە خوێندن دابین نەبوونی پێداویستە تەندروستی و ئەو پێداویستانی دیکە کە تایبەتە بە ژن و ژن هەیەی بۆیە کاتێک کە بە دیدگایەکی بڵێن فیمینیزمی و ژینگەی ئێمە سەیری قەیرانەکان ئەکەین و هەموو ئەو قەیرانانەی کە ڕوئەیان سیاسیە ئابووریە کۆمەڵایەتیە هەر هەمووی دەرهاویشتەی ئەوەن کە پیاوە سپیەکەیەت ژینگەکەی تۆ داگیرەکە پیاوە سپیەکەیەت ئێوێ هەیمەنەی ئەو سەرچاوانە بکە کە تۆ هەتا.